نفسیەتی بەشەر حەزی لە شتە خراپەکانە، حەزی لە شیرینیە و حەزی لە نانی کولێرەوە. دکتۆر زۆر باس لەوا کرێ کە دووک بخورێت یان نا، وەکووە بینین ئێستا لە جیهانە و لە هەرێمی کوردستانیشا زۆر بەربڵاوە کە کیتۆ ئەکرێ و بە ژەمی سەرەکی کیتۆش دووگە. پێتان وایە خواردنی دووک باشە یا خراپە؟ بە تەئکید کوڕە شیرینم، خواردنی دووک خواردنیشی زۆر تەندروستە، بەڵام من ئەیڵێمەوە هەموو شتێ بەخوێ خۆش بەمانە ئەبێ بە قیاس دووک بخۆی، بە قیاس گۆشت بخۆی، بە قیاس نان بخۆی، بە قیاس ئاو بخۆی. چونکێکم خوا فەرمێ کولوا واشربوا ولا تسرفوا، هیچ ئیسراف لە هیچ شتێکە باش نییە، نە لە چەوریە، نە لە گۆشتە، نە لە هەموو شتێ بە وەسەطیەت بخۆ زۆر تەندروستێکی باشە دەبێت. ئەوە سڕی باشترین ڕێجیم لە ئینسانە کە بیکەوێت دروستکە هەموو شتێ بخوا بەس بە سلوکەت بیخوا، بەس نابێنەی خۆی و نابێ زیاخۆریشی لێ بکەی. باشەی هەیە بەردەوام بە بەردەوامی خوا چەند ساڵ بەردەوام لەگەڵ یانیم، چونکێکم ئێستا ئەبحاسی عالەمی لە ئەمریکا من سەدانم خوێنەوەتەوە کە زیا خواردن لە هەر دانەیەکە لەمەی کە باسمان کرد ئەبێتە سایدی فێکتێکی زۆر بەقوت بۆ قژوەرین، بۆ گورچیلەکان، یوریک ئەسیدی بەرزە بێتەوە کە گۆشتە زیا خوارد مەسەلەن لە هەر دانەیەکە. ئەمە مەسەلە چییە؟ تۆ لە جیاتی ئەوەی کاربۆهیدرات وەکو مەصدەرێکی تاقە بەکاربێنی ئەچی پرۆتینیان چەوری وەکو مەصدەرێکی تاقە بەکارێنی کە ئەو نەما ئەمان وەکو کیتۆنات بەکارێنرێەوە ئەبێ بە مەصدەرێکی تاقە. زیا بەکارهێنانی ئەوە بێتە هۆی هیلاکبوونی گورچیلەکان، هیلاکبوونی جگەر، هیلاکبوونی لەش، لەبەرەوەی بە تەوازۆن شتەکە نەخواردووە. ئەی چی بکەین؟ بە تەوازۆن هەموو شتێکە خۆین. باشە دکتۆر نان بخورێ، نانی وش؟ نان بەڵێ ئەبێت نان بخورێت، چونکە نان ضرورە، بەڵام لەبەرەوەی گلوتینی زیایە، لەبەرەوەی خواردنەکانی ترمان کاربۆهیدرێتی تایە، لەبەرەوە پێویستمان بەو کەمیەتە زۆرە نانە نییە کە ئەیخۆین. زیا خواردن لە نان نابێتەوەی شەکرە، زیا خواردن لە گۆشت ئابێتەوەی دائەلملوک و گورچیلە، زیا خواردن هەر دانێک زیاخۆری تیا بکەی ئەبێتەوەی نەخۆشیەک. بۆیە باشترین کەس، تەندروستترین کەسە بێ دووش سیفەتی تیاابێ بە وەسەطیەت نان بخوا، دووەمیان ڕۆژی تۆزێک ڕاضە بکات، چونکێکم ئەگەر زیاد خواردبێ بۆی سەرفیکەی و عەزەڵات دروستکەی بینێ. چ جۆرە نانێک بخورێت زیاتر باشتر؟ بەتاکید نانە تیریەکان، نانە تەنکەکان لە هەموو نانەکانی کە باشترە. اینجا کە لە نانی تەیری و نانی هەورامی تەواو بوو لەبەروی زۆر تەنکە زۆر برژاوە ئەچین بۆ نانی بازاڕ، هەچەنە سۆدە شتی زۆرتەکەن من لەگەڵوانانیم. اینجا ئاخر دانە نانە خەپلەکەی کە ئافرەتانێکەن کە زۆر خراپە و هەویری زۆرە ئەستورە، ئێمە زۆر حەزی لە کولێرەیە. ئاخرە نفسیەتی بەشەر حەزی لە شتە خراپەکانە، حەزی لە شیرینیە و حەزی لە نانی کولێرەیە و حەزی لە زۆر. لەبەرەوە خواردن خوا بۆی ئێمەی دانەناوە بۆ لەزەت، بۆ تەندروستیمان بۆی داناوی، نەک بۆ لەزەت. باشە دکتۆر ئەکرێت خواردن وەکو چارەسەر بەکاربێنێت لە بری دەرمان؟ بەهێقی نەخێر، بە عەکسی کەینەوە. قسێکی زۆر جوانە. سەرەتای هەموو نەخۆشیەکانی لەش لە خواردنەوەیە، وە سەرەتای وە بێت تەرتیبکردنی خۆراک هیچ دەرمانێک فایدەی نییە. مەسەلەن نە لە شەکرە، نە زەخت، نە غودە، نە دڵ، نە نازام چی، ئەبێ هەموو ئەو نەخۆشیانە لە گورچیلەوە بۆ جگەر ئەبێت تەنزیمی خۆراکەکە بکەی بۆی ئەوەی دەرمانەکە چاچێکاتەوە لەم لە خۆراکەکە خراپی نەکاتەوە، یان بە شێویشکە خۆراکەکە مساهیم بێ، یارمەتی دەربێ بۆ زوو عیلاج بوونی. منزم نیم لە سەرەتان و دەست پێ بکە تا خواری خوارەوە.